سڵاتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەشداری بەرینی خەڵک لە مەراسمی ناشتنی تەرمی فەریارە مینیپور لە سەقز، دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شاری مەریوان، خۆپیشاندانی کوردانی دانیشتووی سویس دژ بە تورکیا، کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە شرکەتی فەلاتی قاڕای مەهرەگان، کۆبوونەوەی دایکانی دادخواز لەسەر مەزاری محەممەد خوبادلو، بەیانیە چوار ڕێکخراوی کرێکاری بۆ پەرەپێزانی خەبات و کۆبوونەوەی لایەنگەرانی فەلەستین لە بەرزەم دادگای لاها. درێژە هەواڵەکان. بەشداری بەرینی خەڵک لە مەراسمی ناشتنی سەرمی فەریارە مینیپور لە شاری سەقز، ڕۆژی هەینی ششی ڕێبەندان تەرمی فەریار هەمینیپور پاڵەوانی وەرزشی مویتای گەیشتە سەقز و لەلایەن بنەماڵە و خەڵکی شۆڕژگر یەو شارەوە پێشوازی لێکرا. بەپێ راپۆرتەکان پێشگەڕانەوەی تەرمی فەریارە مینیپور بۆ گۆڕستانی یاشی سەقز، ناوەندە ئەمنیەتیەکان بنەماڵی ئەو گیان بەخت کردویان خست بۆ ژێرگوشار بۆ ئەوەی کاتی پرسە و سەرخۆشیەکەی مێزیای نەکەن و سەبارەت بە هەر چەشنە خۆپیشاندان و ناڕەزایەتیەک هۆشداریاندا بوو. ڕۆژی هەینی بە پێشەوانەی هەڕەشەکانی ڕژیم خەڵکی خۆڕاگەری سەقز بە لێشاو بەرەو گۆڕستانی یاکی بەڕێکەوتن و بەشداری بەرینیان لە مەراسمی ناشتنی تەرمی ئەو گەنجە وەرزشوانە کرد. فەریار هەمینیپور ئەنجامی تیمی میلی مویتای ئەران بوو کە بۆ درێژەدان بە وەرزشەکەی چووە تایلەند. ڕۆژی یەکی بەفرانباری 1402 پاژەوەی دوایین کێبەرکێ خۆی لە شاری بانکۆک ئەنجامدا بەهۆی ڕووزاوی هاتوچۆگیانی لەدەستا. کۆبوونەوەی دادخوازان لەسەر مەزاری فوئاد قەدیمی لە دیواندەرە. ڕۆژی هەینی ششی ڕێبەندان بنەماڵەی هەمیشە زیندوو فوئاد قەدیمی و کۆمەڵێک لە دادخوازانی ئەو شارە لەسەر مەزاری ئەو گیان بەخت کردووە کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. فوئاد قەدیمی لە 28 خەرمانانی ساڵی 1401 لە ڕەوتی شۆڕشی ژینا بە تەقەی قەناسە بە دەستەکانی کۆماری ئیسلامی بە سەختی بریندار و پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانەی شاری سنا ڕۆژی 30 خەرمانان بەهۆی قورسی برینەکانی گیانی لە پێنە و ئازادی و بەرابەریدا بەخت کرد. داواکاری بەیان عەزیمی هاوسەری پژمان فاتحی بۆ ڕاگرتنی حوکمی عەدەم. بەیان عەزیمی هاوژینی پژمان فاتحی بەندکراوی سیاسی مەحکوم بە عەدەم ڕۆژی هەینی ششی ڕێبەندان لە گرسە ڤیدیۆیەکدا داوای لە خەڵک و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کرد بە هەر شێوەیەک دەتوانن ڕێگە لە عەدامی ئەو چوار بەندکراوە بگرن. پێژمان فاتحی، وەفا ئازەربار، محەممەد فەرامەرزی و موحسن مەزلوم چوار زیندانی سیاسی کورد مانگی گەلاوێژی ساڵی ڕابردوو لەلایەن هێزەمنیەکانەوە لە سنووری برادۆستی ورمێ دەست بەسەر و ڕەوانێ گرتوخانە ئیسڵاحاتکران. ئەو چوار بەندکراوە لە ماوەی بەندکردنیدا لە دەستڕاگەیشتنەوە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش و لەژێر ئەشکەنجەدا ناچار بەجان پێدانانی زۆرم لێکران. پاش 18 مانگ بێسەر و شوێن بوون دەستگای قەزای و ڕۆژیم و چوار بەندکراوەی بێعەدام مەحکوم کرد و ئێستا مەترسی لە سێدار ئەزانیان هەیە. لە ڕۆژانی ڕابردوودا جوانە تەیمەسی، ماریا مەحمودی و بەیان عەزیمی و بنەماڵی ئەو چوار بەندکراوە بەردەوام داوایان لە کۆمەڵگای نێودەوڵەتی و ناوەندەکانی مافی مرۆڤ کردووە کە ڕێگە لە بەرەوەچوونی ئەو حوکمە بگرن. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شاری مەریوان. ڕۆژی چوارشەممە چواری ڕێبەندانی 1402 محەممەد بارخۆدا تەمەن 34 ساڵە و ئەشکان بارخۆدا تەمەن 27 ساڵ هەردوو خەڵکی گوندی هەنجیرانی سەر بە شارۆچکەی خاومیراوای مەریوان لەلایەن نێزارەی ئیسڵاحاتەوە دەست بەسەرکراون. بە پێزانیاریەکان هێزەکانی ڕۆژیم بەبێ بەڵگەی قەزایی محەممەد و ئەشکان بارخۆدایان دەست بەسەر کردووە و بە دووەداشوونی بنەماڵەکانیان تا بامڕۆبەیەکان بووە. تا کاتی داڕۆشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەکی ورد لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو دوو گەنجە لە بەردەستانیە. مانگرتنی میلاد محەممەدی برای هەمیشە زیندوو شەهریار محەممەدی لە کانادا. میلاد محەممەدی برای شەهریار محەممەدی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا
لە ڕۆژی دووشەممە 2 ڕێبەندانی 1402 لە ناڕزایەتی بە شەپۆلی ئاعدامی بەندکراوان لەلایەن کۆماری ئیسلامی لە شاری تۆرۆنتۆی کانادا مانی گرتووە. بەپێی راپۆرتەکان میلاد محەممەدی هەر ڕۆژ لە سەرمای 18 پلەی ژێر سفردا لەسەر شەقام ناڕزایەتی دەرەبڕێت و لە ڕۆژی دووشەممەوە چەندین چالاکی سیاسی و مەدەنی دیکە پەیوەست بەو مانگرتنە بوون. میلاد لە پەیامێکدا ڕایگەیاندووەکە ڕۆژی شەممە خۆپشاندانی دژبەرانی کۆماری ئیسلامی لەو شوێنە بەڕێوە دەچێت و زاوای لە ئێرانیان یازادیخوازی دانیشتووی کانادا کردووە کە پەیوەست بۆ چالاکیە بن. شاینی باسەکە 61 بەندکراوی ژن لە زیندانی ئێڤین و کۆمەڵێک لە چالاکانی سیاسی مەدەنی و کرێکاری بەمەبەستی ڕێگریکردن لە ئاعدامی بەندکراوان لە بەندیخانەکانی کۆماری ئیسلامیدا دەستیان داوەتە مانگرتن. خۆپشاندانی کوردانی دانیشتووی سوئیس دژ بە تورکیا ڕۆژی هەینی 6 ڕێبەندانی 1402 کۆمەڵێک لە کوردانی دانیشتووی سوئیس دژ بە هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژاوی کوردستان کۆبوونەوە. بەپێی راپۆرسەکان پاش سەفەری ئەردۆغان بۆ وڵاتانی ئەوروپایی کۆمەڵێک لە شالاکان لەلایەن کوردانی دانیشتووی وڵاتانی یەکێتی ئەوروپا دژ بۆ دەوڵەتە فاشیستە دەستی پێکردووە. ڕۆژی پێنجشەممە کوردانی ئەسکاتلەند و ڕۆژی هەینی کوردانی سوئیس لە شاری بیل ڕۆژانە سەر شەقام و خوازیاری کارزانەوەی توندی کۆمەڵگەی جیهانی لە ئاست پێشێلکاریەکانی دەوڵەتی تورکیا لە ڕۆژاوای کوردستان بوون. بەشداربووانی و چالاکیە ڕەخنەی توندیان لە وڵاتانی ئەوروپایی گرت و داوایان کرد ڕێگە لە هێرشەکانی تورکیا بگرن. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە شرکەتی فەڵاتی قاڕەی بەهرەگان ڕۆژی هەینی 6 ڕێبەندانی 1402 کرێکارانی ڕەسمی نەوتی شاغەڵ لە شرکەتی فەلاتی قاڕەی بەهرەگان بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی هەغدەست، وەلانانی ئاسەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، گەڕانەوەی ئەو بڕەپارەیە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەمکراوە، لەسەر کار لابردنی بەڕێوەبەرانی ناکارامە، وەلانانی جیاوازی لە نێوان پیشەکان و کۆچایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. گۆڵبارانکردنی مەزاری گیانبەختکردوانی خاوەران لەلایەن دادخوازان ڕۆژی هەینی 6 ڕێبەندانی 1402 بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری کۆمەڵێک لە گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی لە گۆڕستانی خاوەران کۆبوونەوە و مەزارەکانیان گۆڵباران کرد. بەپێی راپۆرسەکان سەرەتا پاسەوانەکانی گۆڕستان ڕێگەیان نەجاوە بنەماڵەی دادخوازان بەدەستە گوڵەوە بشەنە نێو ئەو گۆڕستانە، بەڵام بنەماڵەکان بەرگریان کردووە و چوونەتە ژوورەوە و لەسەر مەزاری بێهروز جەهاندار و عەلی ڕەزا سپاسی ئاشتیانی کۆبوونەتەوە. بەشداربووان بە خوێندنی سرودی شۆڕژگێرانە ڕێزیان لە یادی هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی گرت و وێڕای دەربڕینی نەفرەت و تووڕەیی خۆیان لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی خوازیاری ڕاگررتنی سزای سێدارە بوون. کۆبوونەوەی دایکانی دادخواز لەسەر مەزاری محەممەد قوبادلو ڕۆژی هەینی 6 ڕێبەندانی 1402 کۆمەڵێک لە دایکانی دادخواز لەسەر مەزاری هەمیشە زیندوو محەممەد قوبادلو کۆبوونەوە و ڕایان گەیاندکە پەیوەست بە مانگرتنی بەندکراوانی زیندانی ئەڤین دژ بە ئەعدام بوون. منزەر ڕەزابی هاوڕێی لەگەڵ دایکی سەعید زەینالی لەسەر مەزاری محەممەد قوبادلو ڕایگەیاندکە هاوڕێی لەگەڵ 61 بەندکراوی ژنی زیندانی ئەڤین لە ڕۆژی پێنجشەممە دژ بە حوکمی ئەعدام مانیان لە خواردن گرتووە. لەلاکی دیکەوە دایکی سێ گیانبەختکردووی ڕێگەی ئازادی بەناوەکانی ئەمین، ئازیتا و عادڵ کیانپور لە پەیامێکی ڤیدیۆیدا ڕایگەیاندووەکە پەیوەست بە کارزاری شالاکانی سیاسی، کرێکاری و مەدەنی بووە و بە مەبەستی هەڵوەشانەوەی سزای ئەعدام دەستی داوەتە مانگرتن لە خواردن. بەیانیەی 4 ڕێکخراوی کرێکاری بۆ پەرەپێدانی خەبات. 4 ڕێکخراوەی کرێکاری ڕۆژی هەینی 6 ڕێبەندان لە بەیاننامێکدا جەختیان کردەوە لەسەر لانیکەمی هەقدەستی 45 ملیۆن تمەنی مانگانە
لە ساڵی 1403 و جاوایان لە تەواوی کرێکارانی بەشەکانی سەنعات، کەشاوەرزی، خزمەتگوزاری، ساختمانی و معدەنی کرد لە شوێنی کارەکانیان بۆ گەیشتن بۆ ئامانجە خەبات بکەن. سەندیکای کرێکارانی نەیشەکەری حوتەپا، گروپی یەکگرتووی خانەنشینکراوان، کۆمیتەی هەواهەنگی بۆ پێکهێنانی ڕێکخراوەی کرێکاری و کرێکارانی خانەنشینکراوی خوزستان لەو بەیاننامەدا ڕایانگەیاند بە سەرنجدان بە گرانی هەزینەکانی ژیان و پێشبینی تەوەڕوومی کۆنتڕۆڵ نەکراوی ساڵی 1403 حەقدەستەکانی ئێستا وەڵامدەرەوەی پێداویستیەکانی کرێکاران نییە و تەنیا ڕێگە چارە بۆ چاکسازی لەو بارودۆخە خەبات و یەکڕێزی کرێکارانە. خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخواز لە نۆروێژ و سوئیس. ڕۆژی پێنجشەممە 5 ڕێبەندان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی دانیشتووی وڵاتانی نۆروێژ و سوئیس دژ بە ئاعدامی بەندکراوان لەلایەن کۆماری ئیسلامیەوە خۆپیشاندانیان کرد. بەپێی ڕاپۆرسەکان ئێرانیانی ئازادیخواز لە شارەکانی ئۆسلۆی نۆروێژ و زۆریخی سوئیس لە دوو کۆبوونەوە و ڕێپێوانی جیاجیادا ئاعدامی بەندکراوانیان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە توندی شەرمەزار کردووە. بەشداربووان هەروەها بە بەدەستەوەگرتنی وێنێ قوربانیانی سەرکوتی وەحشیانی ڕژیم خوازیاری کاردانەوەی توندی کۆمەڵگەی جیهانی لە ئەز ئەو جنایەتە و ڕاگررتنی سزای سێدارە لە ئێران بوون. دووە هەواڵ کۆبوونەوەی لایەنگەرانی فەلەستین لە بەردەم دادگای لاها. ڕۆژی هەینی 6 ڕێبەندان و هاوکار لەگەڵ بڕیارزانی دادگای نێودەوڵەتی لاهەی هۆلەند دژ بە دەوڵەتی ئیسرائیل لایەنگەرانی فەلەستین لە بەردەم وێزگای ئەو دادگایە کۆبوونەوە. لە ڕۆژانی ڕابردوودا وڵاتی ئەفریقای جنوبی سکاڵایکی دژ بە کۆمەڵکوشکردنی خەڵکی فەلەستین لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە لە دادگای لاهە تۆمار کرد. دەوڵەتی ئیسرائیل داوای ڕەتکردنەوەی ئەو سکاڵای کردبوو، بەڵام داواکاریەکەی لەلایەن دادوەرانی ئەو دادگایەوە ڕەتکرایەوە. پاش بە دوواداچوون بۆ بەڵگەکانی هەردوو لە دادگای لاها ئەرتەشی ئیسرائیلی بە کۆمەڵکوشکردنی خەڵکی مەدەنی تۆمەتبار کرد و داوای لە دەوڵەتی وڵاتە کرد چالاکیە نیزامیەکانی لە کەرتی غەزە ڕابگرێت. ڕێکارەکانی پێویست بۆ ڕێگری لە کۆمەڵکوژی خەڵکی مەدەنی بگرێتە بەر، ڕێگە لە کاولکاری زۆرتری غەزە بگرێت و راپۆرتی ئەو بابەتانەی کە ئەبێ جێبەجێ بکرێت ڕادەستی دادگای لاهەیە بکات. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و بەختەوەر بن.